تا دێت لە هەرێمی کوردستان ڕەوشی سیاسی و ئابووری بەرەو لێواری داڕوخان دەچێت. ئەمەش لە کاتێکدایە کە هاوکێشە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەشدا بە گۆڕانکاری خێرادا تێدەپەڕن. لەگەڵ ئەمەشدا لایەنە سیاسیەکان ماوەی چەند مانگێکە لە هەرێمی کوردستان هیچ جۆرە کۆبنەوەیەکیان ئەنجام نەداوە. بۆیە ڕۆژنامەنووسانی گەرمیان داواکارن لە لایەنە سیاسیەکان گەڕێکی تری دانوستانەکان دەست پێ بکەنەوە بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان و دەربازبوونی هەرێمی کوردستان لەو قەیرانەی کە پێدا تێپەڕ دەبێت. بێ هێز و لایەنە سیاسیەکان ئەگەر بیانەوێت دووبارە ئومێد وە ژیان و ئەم قەیرانە قوڵانەی هەرێمی کوردستان چارەسەر بکەن، ڕێکەوتنی جدی لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە خەمی ئەوان خەمی خەڵک بێ، خەمی گیرفان و خەمی معیشەتی هاوڵاتیان بێ، ئەو کاتە ئەتوانن لە هەرێمی کوردستانە کێشە و ئاریشە و ئاڵۆزیەکان لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێ. بەڵام دواکەوتن و دوورکەوتنەوەی کۆبوونەوەکان لە یەکترین لە نێوان لایەنە سیاسیەکانە ئەوە ینی قەیرانەکان قوڵترەکاتەوە و گیرفانی خەڵخاڵیترەکاتەوە و ژیانی خەڵک وێرانترەکات. لە ماوەی 2 ساڵی پێشوە یاخود 3 ساڵی ڕابردووە کە کێشە و قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستان هابوو، ئەوان چەندین کۆبوونەوەیان لە نێوان خۆیاندا ئەنجامدا، بەڵام کۆبوونەوەکان ئەوەنەی کاریگەری هەبوو لەسەر ئاڵۆزکردنی ڕەوشەکەەوە نە کاریگەری لەسەر ئاساییکردنەوەی وەزعەکە نەبوو. ئێمە ئێستا ئەگەر وەکو هاوڵاتیان داوا بکەین کە ئەمانە کۆبوونەوە بکەن وەکو حزبە سیاسیەکان داوایان لێکەین کە کۆبوونەوە یەکلاکەرەوە لەسەر چارەسەرکردنی پرسە سیاسیەکان بکەن. چاودێرێکی سیاسی، گرێدان و ئەنجامدانی کۆبنەوەی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە گرنگ دەزانێت پێشی وایە بە ڕێکەوتن و کۆدەنگی نێوانیان دەتوانن دەرەچەیەک بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بدۆزنەوە. خەڵک چاوەڕوانی زیاتری لە لایەنە سیاسیەکانە کرد بۆی هیچ نەبێت ئەو ڕەوشە چەقبەستووی کە ئێستا ئامادەی هەیە جۆرێک لە جوڵا یان جۆرێک نەوعەممە گۆڕانکاریەک دروست بێ کەم لە بەرژەوەندی پرسەنەتەوەیەکانمان بێ و لە بەرژەوەندی دۆخی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ. ئەنجامدانی کۆبنەوەکان لەوە باشترە کە ئەنجام نەدرێ، ئەگەر نا ڕەنگە هەر ئەوەندە دڵخۆش بێ. بە تایبەتی لە ئێستادا ئەو هەلەشان خواستوتەوە هەم وڵاتانی ئەقلیم هەم لە عێراقشەوە کە چاوەڕێ گفتوگۆمان لەگەڵ ناکەن، ئەمە لە حەقیقەتە ئەگەڕێتەوە بۆ ئەو ناتەباییە. سەرباری و قەیرانە دارایی و ئابووریانەی کە ماوەی زیاتر لە 3 ساڵە بەرۆکی خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستانی گردووەتەوە، ماوەی چەند مانگێکە هیچ جۆرە کۆبوونەوەیەک لە نێوان لایەنە سیاسیەکان ئەنجام نەدراوە. هەر بۆیە لە ئێستادا شەقامی کوردی چاویان لەسەر دەستپێکردنەوەی گڕێکی تری دانوستانی نێوان لایەنە سیاسیەکانە، بەڵام بەو مەرجەی بۆ چارەسەرکردن و باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک بێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گەرمیان.